خەڵکی هەستاون لە دژی پەرلەمان و حکوومەتە هەستا بۆ سڕکردن و بۆ بەنجکردنی هاوڵاتیان و کەمکردنەوەی تووڕەبوونەکەنن پەلەماری ئەنجومەنی پارێزگاکاریدا کە ئەنجومەنەکان سڕ بکە بە بیانووی ئەوەی کە بەشێکی سەرەکی لە گەندەڵەکانی عێراقا ئەم ئەنجومەنانەیە هەرچەنێ خۆی بڕیاری کۆتایی لە حکوومەتی عێراقیە بۆ دانانی پرۆژە بۆ جێبەجێکردنی دابینکردی هەلیکە جێبەجێکردنی پرۆژەکان دابشکردنی بودجە بەسەر پارێزگاکانەوە لە وەزارەتەکانە لە دەسەڵاتی حکوومەتی ئیتیحادیەنێک ئەنجومەنی پارێزگاکان و بۆ تایبەتمەندیەکەی ئەوەی کە کەرکووکی تایە بەداخەوە لە 2005ەوە ئەنجومەنی پارێزگای کردو کە هەڵبژێردراوە هەڵبژاردنی بۆ نەکراوە ئەویش ئەو کاتش کە هەڵبژاردنی بۆ کرا لە ژێر بڕیاری برێمەر بوو هەفتاویەک و دواتریش کە شارەکانی کە هەڵبژاردن کرا کەرکووک تایبەتمەندیەکی قانونی و سیاسیان داپێ کەریان هێش هەڵبژاردننی تیا بکرێت بە کۆمەڵی موادی قانونی ئێمە لێرانە کە هەڵسوکۆتێکی بەغدامان هەیە کە زۆر لە مامەڵەکردنە جێنی گەرانیە کە هەر بابەتێک کە خۆی بیەوێ جێبەجێیکە لە کەرکووکە ئەڵێ کەرکووک شملی قانونی 21 ئەنجومەنی پارێزگاکانەکە و بابەتێکیش بیەوێ نەکرێت لە کەرکووک جێبەجێ نەکرێت ئەڵێەوە ئەنجومەن کەرکووک هەڵبژاردنتان بۆ نەکراوە و شملی دەسەڵاتەکانی قانونی 21 ناکەن و لەوێ سەر قەراری برێمەرن کە هەفتاوێکی پێوترێت دیارە ئیشی پەرلەمانتاران رقابة وتفتيشة وتشريع قوانين بتأكيد يمش دبي لكركوك بتايبتي كركوك يمر لقل أنداماني أنجمني ترى بدوري أنجمني بارزجا برين بوش كارا كان هتاكو كاتي هالبجاردن ديارة سلمانجي شما أبو هالبجاردن بتأكيد يما دبي لم ربدوا ديارة متابعي أدائي بارزجا ركين هم لروي جندلية ولروي بتشونيتي بري وتشوني إدارة ولروي أويكوا كم ترخمي هبه ليشكارا كان يعني كم ترخبه برانبر يشلم كونات كان يكركوك وتأكيد يما متابعة بدارات سن بو إشكارا كان كين وإما خمان رقيبة جين بسر أدائي بارزجاري كركوك ليريا دیارە بڕیاری هەڵبژاردننی هەڵوەشانەوەی ئەنجومەنی پارێزگاکان دوو لایەن یەکەم ئەو قانون بە بڕیار ڕناگیرێت قانون ئەبێ بە قانون هەڵبوەشێتەوە ئەمە خەلەلێکی دەستوریە لە پرسەکە و شەرعیەتی شۆڕژگێڕانەیان پێداوە کە عەلە ئەساس ئەمە لەسەر داوای خەڵکە بەڵام خۆی نادەستوریە بۆ پارێزگاکانی تر جیاوازی هەیە لەگەڵ پارێزگای کەرکووک پارێزگای لە کەرکووکە ئەو کارتێک کە بەدەستی کوردەوە بوو کارتی زۆرینەی ئەنجومەن ئەوە لە ژێر دەستی کورد نەما یعنی کوردتر ناتوانێت باسی زۆرینەی ئەنجومەن بکە و چاودێریکردن لاوەتە ئەنجومەنی نیشتیمانی عێراقواتە پەرلەمان بۆ کەرکووک تەخصیص کراوە لەسەر پەرلەمانتارانی کەرکووک ئەمە چاودێریکردن بە هیچ ئەرکێکی ئەنجومەن ناتوانێت بباتە ڕێوە ئەرکەکانی ئەنجومەن تەنها چاودێریکردنی ئەدایی پارێزگارەکەن لەبەرەوە سەلاحیەتی کامل دراوەتە پارێزگاکان لە بڕیارەکەیە یعنی تەنها چاودێری ئەتوانن بکەن هیچ بڕیارێک ناتوانن دەربکەن ژێر لە چاودێریان لەبەرەوە بەگشتی کورد لە کەرکووکە لەو بڕیارە زەرمەندە ئەو کارتەی بەدەستیەوە بوو ڕاست ئەنجومەن تاعتیل کرابوو ڕاست ئەنجومەن کاری ناکرد ڕاستە بەڵام کارتێک بوو بەدەست کوردەوە کە کارتی زۆرینەی ئەنجومەنە کورد ئەو کارتەشی لەدەستدا